بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی یەکەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975. ڕۆڵی جاشەکانی 66 لە پلانی تەوەکەلت عەلە اللهدا. لە سەرەتای کاردا ڕۆڵی جاشەکانی 66 و باشداریان لە نەخشەکەدا ئاشکرا نەبوو. نەش دەزاندرا مەڵبەندەکانیان لە شوێن. وەک چۆن بنکەکانی سوپا و جاشە کۆنەکانی تر بەهۆی بوونیانەوە لە ناوچەکانی شۆڕشدا دیار بوون. لەو کاتەدا کە هێرشی حکوومەت هەموو قورسایی خۆی خستووە سەر ناوچەی باڵک، هێزگەلی جاشی 66 کامۆڵگەیان لە شوێنانی تر بوو، دەستیاندایە گەلێکاری وێرانکاری و پڕمەترسی زۆر. وەک وتمان کەمال موفتی کرا بە فەرماندەری هێزی قەرەداغ و محەممەد ئەمین فەرەج کرا بە فەرماندەری هێزی کاوا لە پشدەر. ئەم دوانە لەو کاتەدا کە لە لاشکری کوردستاندا فەرماندەری هێز بوون، بەشەی لەو کارانی کردیانن ئەوە بوو ژمارەیەک لە ئەندامانی پارتی و کەسانی لاشکری سەر بە شۆڕشیان گرت و دەستیان بەسەر ناوچەکانی قەرەداغ و پشدەرداگرت. بەڵام ویستی خوا لە زۆسک و پاشان هەندریان ئەوە بوو ئێمە سەرکەوین. ئەوە هۆکارێک بوو بۆ ئەوەی بتوانین بەسەر ئەو کردەوە وێرانکاریانەدا زاڵ ببین کە ئەو دوانە دەستیاندا بووە. هێزەکەی ماموسوو هێزێکی سەرەکی پشت پێبەستراو بوو لە ناوچەی پشدەردا. پێشتر وتمان کە ئەم هێزە هات بۆ یارمەتیدانی هێزی باڵک دوورکەوتنەوەی ماموسوو بە هێزەکەیەوە لە ناوچەی پشدەر، دەرفەتی ئەوەی بۆ محەممەد ئەمین فەرەج ڕەخساند کە بتوانێت نێزەیەک بکا بە پشتی شۆڕشدا. هەروەها هەواڵێکیش لە هێزی قەرەداغەوە گەیشت کەوا کەمال موفتی لایەنگرەکانی شۆڕشی لە قەرەداغ گرتووە کە بەرپرسی لقی چواری پارتی عومەر شەریف و مەڵکۆ زێڕۆ و سیامەد بارزانی بوون. ئەمانە لە پیاوەسەر بە دەرەوەکان بوون و هەموو کەس شایەتی بۆ دڵسۆزی و خۆڕاگریان لێدەدا و هاوڕێی بارزانی بوون لە تاراوگەدا. هەواڵەکە دەیگوت کەوا هەر سیانیانی کوشتووە و تاوانەکەی خستووەتە ئەستۆی حاجی برایمی چەرمەگا و ئیسماعیل عوزێری برازای حاجی برایمیشی بەم تاوانە گوناهبار کردووە. کەمال موفتی بە ڕزگاربوون لەم کەسانە دەرفەتی ئەوەی بۆ ڕەخسا چۆنی ئارەزوو لێیەوە بجوڵێتەوە و بۆ چەند ڕۆژێ دەسەڵاتی بەسەر ناوچەی قەرەداغدا بۆ گیرا و هەروەها سەرلقی قارەمان فەتاح فەرەجیشی بەغەدر کوشت. لە هەمان کادا ئەم دوانە یارمەتیشیان بەسەرکردایەتی جەلال تاڵەبانی و عەلی عەسکەری و عومەر دەبابە و حیلمی عەلی شەریف بۆ هات کە هەریەکە هێزێکی لەلایەن گرانی خۆی هێنابوو چوونە پاڵ کەمال موفتی و محەممەد ئەمین فەرەج. بەڵام ئەم ڕۆژانی شادیەیان بەم بەناو سەرکەوتنیان ئەوەندەی نەخایەند. لە پشدەریشەوە هەواڵی کوشتنی کادری سەربازی ئیبراهیم ئەفەندی قارەمانمان پێگەیشت کە لە ئازایەتیدا نمونەیەک بوو چاوی لێ بکرێ. برینداریان کردبوو. هێشتا بەو حاڵەشەوە باربەرەکانی کردبوون. هەروەها چەندین هەواڵی تری لەم جۆرەمان لەم لاو لەولای تریشەوە پێگەیشت. جاکە لەبەری باڵک و ناوچەکەدا شتێ نەماترسی هەبێ بۆمان کەوتی نەخۆ خەریکردن بە چارەسەرکردنی مەسەلەی خەسبوونەوەی کاری جاشەکانی 66 لە دوو ناوچەی قەرەداغ و پشدەر. ئەو هێزانی لە ژێردەسەڵاتی شۆڕشدا بوون، لەو ناوچانەدا هەمووی خڕکرانەوە و هێزی دەشتی هەولێر و هێزی سەفینیش لە ڕۆژی 1 حوزەیرانی 1966 دا هاتن بۆ بەهێزکردنی ئەو هێزانە. خاوێنکردنەوەی ئەو دوو ناوچەیە لە جاشەکانی 66 و ئەو جاشە کۆنانی لەوێ بوون هەوڵێکی زۆری نەویست. بە ئاسانی پڕژ و بڵاو کرانەوە و هەریەکە ڕویان کردە لایەک و بەشی زۆریان پەنایان بردە لای سوپای عێراق و ناو کۆمەڵگەکان و هەندێکیشان لە ئاغاکانی میرا و دەلیان لەگەڵدا بوو. یەکێکیان عەلی عەباس ئاغا بوو کە شەهید ئیبراهیم ئەفەندی بە دەستی خۆی کوشتە بوو. ئەم کابرایە لە ساڵی 1969 دا بە دەستی پیاوانی شۆڕش درا بە زەویدا. بەم جۆرە هەردوو ناوچەی پشدەر و مەرگە گەڕانەوە بۆ ژێر دەسەڵاتی شۆڕش. لەگەڵەوەشدا کە ئەو تاخمە ڕەنجێکی زۆریان بۆ ڕاکێشانی دڵی خەڵکی ناوچەکە بۆ لای خۆیاندا. بەڵام هەرچی ڕەنجیاندا هەمووی بە هیچ دەرچوو. لە ناوچەی قەرەداغیش کاری خاوێنکردنەوەی ناوچەکە لە پاژماوەی جاشە تازەکان بە هێزی ڕزگاری و هێزی خەبات و بەتالیۆنەکەی سەر بە شۆڕش سپێردرا کە لەوێ مابوو. حەمید بەرواری بەڕێوەی دەبرد. لەگەڵ لقێکی تریش کە نەچبووە پاڵ خائینەکان لە ماوەی 1 هەفتەدا بە تەواوی دەست بە سەرگەرمیان و قەرەداغدا گیرایەوە. حکوومەت ویستی ئەو بۆشاییە پڕ کاتەوە کە شکستی ئەم تازە جاشانە هێنابوویە دی و پارێزگاری ئەوان خۆشیان بکە.
بۆیە سەرکردایەتی فیرقەی 5 کە لەژێر سەرکردایەتی لیوە ڕوکن محەممەد نووری خەلیلدا بوو دەستیدایەکردنەوەی بارەگایەک بۆ جاشەکانی 66 لا بەکرەجە و بارەگایەکیش لە کەلار. ئیتر ئەمانە لە زەلکاوی ناپاکیدا ڕۆچوون و لەگەڵ بەسەرچوونی ڕۆژگاردا بوون باسی خوڕ و نۆکەرێکی ڕووتی سوپا. لەم لاولەولا لە دوی هەواڵی شۆڕش دەگەڕان و زانیاریان لەبارەی جوڵە و ئاڵوگوێزی هێزەکانی شۆڕش بۆ سوپا کۆ دەکردەوە. هەروەها کرابووشن بە دەستگایەکی تیرۆریست و تۆقێنەر بۆ ڕاوکردن و کوشتنی کەسانی سەر بە شۆڕش و ئاگر بەردانە ماڵیان و بۆ سووداندنی دیهاتەکان و ڕاوەدونانی خەڵکی بێگوناه و سڵیان لەکردنی هیچ کارێکی ناپەسەند نەدەکردەوە. چەند لایەنگرێکی کەمیشیان لە ناوچەی بادینان هەبوو. لە ئامێدی سەدقی حاجی شعبان نۆکەریان بوو. لە دەوروبەری دۆکیش دوو سەرۆکیان هەبوو، تیلی گاردی و ڕەشید سعید ئاغا دۆسکی. ئەمانە هیچیان خۆیان لە بەردەمی هێزەکانی شۆڕشدا پێڕانەگیرا و ئەوەندەی نەبرد ناوچەکانی خۆیانیان جێهێشت و چوونە پەنای حکوومەت لە دهۆک. بۆ دوای حوزەیران هەموو ناوچەکان لەو خۆفرۆشانە خاوێن کرابوونەوە. ڕاستیشت ئەوێ ئەو کارە شەرماوەرانەی جاشە نوێیەکان کردیان وایان کرد تاخمەکانی جاشی کۆن با بەراورد لەگەڵ ئەماندا وەک فریشتەی خاوێن دیار بن. جاشە نوێەکان گەیشتنە ڕادەیەک کە بوون بە بریکاری سوپا و دەسەڵات بەدەستانی حکوومەت و بوون بە چاوی ئەوان بە سەرگەلی کوردەوە و دەسەڵاتێکی بەڕەڵا و بێ سنووریان درابوویە بۆ گرتن و بەندکردنی هەر کەس و بەندیخانی خۆیانیان هەبوو، خەڵکی بێگوناهیان تێدا بەند دەکرد، نەخوازەڵا خزم و کەسوکاری پێشمەرگە و سزای سەختیان دەدان. لە ڕیزی ئەم پیاوکوژانەدا زۆر کەس هەبوون لە ئەندامانی دێرینی پارتی کە ئیبراهیم ئەحمەد و تاخمەکەی هەڵیان خەڵەتان دەبوون و فریویان دابوون تا ئەو ڕۆڵە بژێڕن. ئەمە کەلێنێکی گەوری خستە بینایی شۆڕش و برینێکی قوڵی کردە گیانی بزودنەوەی ڕزگاری خوازی کورد و کارێکی خراپی گەوری کردە سەردووە ڕۆژی گەلی کورد و زیانێکی زۆری بە بەرژەوەندیەکانی گەیاند وەک لەوە پاشدیاریدا. عەمید ئیسماعیل تایە نەعێمی سەرکردەی فیرقەی دوو لە بیرەوەریەکانیدا کە ساڵی 1985 لە چاپ دراوە. باسی ئەوانە ئەو ئەرکانە دەژێڕێتەوە کە پێیان سپێردرا بوو چۆن دەخرانە ڕیزی پێشەوەی یاکە سوپایە بەرەو پێشچووەکانەوە تا گوندەکان بسووتێنن و هەر کەسیان لە ڕێگەدا تووشات لە خەڵکی بێگوناه بیگرن و چۆن هێزی ئاسمانی هەندێ لەمانی لە هێرشەکانیدا بۆ سەر ناوچە ئازادکراوەکان لەگەڵ خۆی هەڵدەگرت تا ئەو شوێنانەیان بۆ دەستنیشە بکەن کە ئەگەر بۆمباران بکرێن بۆمبارانەکە زۆر کاریگەر و سوودمەند دەبێ بۆ حکوومەت. ئەمەش بڕگەیەک لەوەی عەمیدی ناوبرا و نووسیبیە. عومەر دەبابوو عەلی عەسکەری بە باڵافڕەوان ئەحمەد لاویان وت شوێنی تاوانبارەکان باڵافڕ لێی نادا. منیش مەبەستم لە ئیسماعیل تایە نەعیمی خۆیەتی. پێم وتن بۆ یەکێکتان لەگەڵ ئەحمەد لاوی سوار نابێ تا ئەو شوێنانی پیشان بدە کە تاوانبارەکان تیاندا دەحەسێنەوە. عومەر دەبابوو عەلی عەسکەری وتیان ئێمە ئامادەین ئەوە بکەین. ئەحمەد لاوی باڵافڕەیەکی دوو کورسی بەکارهێنا و عومەر دەبابوو عەلی عەسکەری لەگەڵ خۆی برد تا بەنۆرە هەر جارە یەکێکیان شوێنەکانی پیشان بدە. عەقیدی باڵافڕەوان ئەحمەد لاوی توانی لە شوێنی حەسانەوەی تاوانبارەکان بدە لە نێزیکی کانی ئاو کەپرەکاندا. ئەم تێسرەواندنانە زیانێکی زۆریان بە تاوانباران گەیاند. بەیانی بیستونەی حوزەیران حکوومەت هیچ هیوایەکی بەدەستخستنی هیچ سەرکەوتنێکی سوپایی نەما و دوافڕوفێڵی خۆی بەکارهێنا. ناسوپاکەی سوودێکی بەخشی و نەجاشە کۆن و نوێەکانی بە فریای گەشتن. ناچار گەڕایەوە بۆ شێوە کۆنە خوو پێوەگرتوەکەی خۆی. بەڵکو ئەوەی نەیتوانی بەهێزی چەکدەستی بخە بە تایبەتی پاش بە هیچ دەرچوونی نەخشەی تەوەکەلت عەلە الله بتوانێ بە گفتوگە و دەمەتەقێ و دەستی بهێنێ. دەسەڵات بەدەستان لە پێشاندا وەفدێکیان لە بەغداوە نارد کە لە چەند گەورە پیاوێکی کورد پێکهاتبوو. وەفدەکە لە 15 حوزەیرانی 1966دا گەیشتە گەڵاڵە. ئەم وەفدە ڕێخۆشکەر بوو بۆ هاتنی وەفدێکی گەلی گەورە کە لە عارەب و کورد و تورکمان پێکهاتبوون. سەرکردایەتی شۆڕش ڕەزامەندی خۆی لە هاتنی ئەم وەفدە پیشاندا و وەفدەکە لە 18 مانگدا گەیشتە جێ. ئەمانە لەلایەن سەر و کۆمار و مافی گفتوگۆیان درابوویە و وتیان حکوومەت ئامادەیە بکەوێتە گفتوگۆ و بگاتە چارەسەرێک بۆ گیر و گرفتی کورد لە ڕێگەی ئاشتیەوە و پێشنیازیان کرد وەفدێکی کوردیش بەرامبەر بە هاتنی ئەو وەفدە گەلیە گەورەیە بڕوا بۆ بەغدا. سەرکردایەتی شۆڕشیش ڕەزامەندی خۆی لەم پێشنیازە پیشاندا. لە ڕۆژی 22 مانگدا ئەم وەفدە ڕووی کردە پایتەخت و 3 ڕۆژ لەوێ مایەوە.
پاشان ئەندامەکانی گەڕانەوە و باری سەرنجی سەر و کۆمار و سەرۆکی وەزیرانیان لەگەڵ خۆیان دەهێنایەوە. باسی ئەوەیان ژێڕایەوە کەوا ئەم دوو بەرپرسە زۆریان حەز لەوە دەکرد کەوا هەردوو لا بگەینە چارەسەر و ڕێکەوتنێک و ئەم دوانە لەوەدا بەڕاستیانە. وەفدی کوردیش چەند مەرجێکیان خستە بەردەستیان. یەکێکیان مەرجی سەرەکی بوو کە دەبێت چەکی جاشەکانی 66 دامەڵدرێ و وتیشان حکوومەت بە مەرجە ڕازی بووە. لە 29 حوزەیرانی 1966دا بەیاننامەی ڕێکەوتنەکە مۆرکرا. بەزاز بۆ خۆی ئەو بەیانەی خوێندەوە کە بە بەیانی 29 حوزەیران ناوی دەرکرد و شەڕ لەگەڵ سوپادا وەستا، بەڵام لەگەڵ جاشەکانی 66دا هەر بەردەوام بوو. حکوومەتیش چەکی ئەوانیدا نەماڵی، بەگرێ تریشی دانێ و دەرفەتی زیاتری بۆ وێرانکاری و گاڵتە بە ئەمن و ئاسایشکردن و با گەشتاچوونی پارتی و شۆڕش بۆ ڕەخساندن. لیژنەیەک لە ئاستی هەرە بەرزدا بۆ جێبەجێکردنی ئەم بەیانە لە لیوە ڕوکن کەمال مستەفا عەلەمدار بە سەرۆک و عەمید ڕوکن عەبدولمونعیم مەسرەف لەلایەنی حکوومەتەوە و لە نافی جەلال و موحسین دزەیی لەلایەنی شۆڕشەوە پێکات. من بۆ خۆم گوێم لێ بووە. بارزانی وتوێتی بەیانی 29 حوزەیران بەیانێکی لاوازە، بەڵام ئێمە بە مەبەستی ڕێز لێگرتنی وەفدەکەی خۆمان پێی قایل بووین و ئەم بەیانە لە ڕاستیدا شەڕ وەستاندنە و ڕێکەوتن نییە. بارزانی بۆ خۆی پێی ڕازی نەبوو، بەڵام ئەو بە نەریتەکەی خۆی لەگەڵ یارمەتی دەران و لایەنگرانی نەرم بوو. خۆشی لەوە نەدەهات قسەیەکیان لەگەڵ بکات، لۆمە و سەرکۆنەکردن بگەێنێت و وایان لێ بکە شوێنی خۆیانیان پێلەق بێ. لە 30 مانگدا وەفدەکەی ئێمە هێشتا لە بەغدا بوو. عەمیدی باڵەفڕەوان، عارف عەبدولڕەزاق لەگەڵ تاخمێک لە ئەفسەرە نەتەوە چیەکان بۆ دوامین جار هەوڵێکی سەرنەکەوتوی کۆدەتایاندا و بەشدارانی ئەو هەوڵا گیران. وا دیارە ئەم عارفە لە نەخشەکێشاندا بۆ کۆدێتا زۆر سیە چارە بوو کە هەوڵەکانی یەک لە دوای یەک هەموو پۆچەڵ دەردەچوون. ئەم لێژنەیە کە بە ناوی لێژنەی باڵای کاروباری باکوورەوە ناوی دەرکرد بوو. گەلێ هەنگاوی باشی بۆ جێبەجێکردنی بەیانەکەنە وەک بەڕەڵاکردنی گیرا و دەست بەسەرەکان و تاخمێکی زۆری لەوانەی لەسەر کار دەرکرابوون گێڕایەوە بۆ سەر ئیش و کارەکانیان. بەڵام چەکی جاشەکانی 66 هەردا نەمەڵدرا، بگرێ هی زیاتریشان دانێ، وەک پێشتریش باسمان کرد. زۆری نەبرد، عەبدولڕەحمان بەزاز ناچار کرا دەست لە کار بکێشێتەوە و عەمید ڕوکن ناجی تاڵیب وەزارەتی نوێی دامەزراند. وەزارەتەکەی ناجی تاڵیب تاکە ئەندامێکی کوردی تێدا بوو کە ئەویش ئەحمەد کەمال قادر بوو، ناونیشانی وەزیری دەوڵەت بۆ کاروباری ئاوەدانکردنەوەی باکووریاندایە. بە هاتنی ئەم وەزیرە بەیانی 29 حوزەیران سەر کرا. شایانی وتنە وەزیری ناوخۆ لەم حکوومەتەدا کە عەقیدی ئەندازیار ڕەجەب عەبدولمەجید بوو، یەکێک بوو لە ڕەگەزە خاوێنەکان. لەو ڕۆژانی وەزارەتیدا سەری لە بارزانیدا و پێشوازی گەرمی لەلایەن بارزانیەوە لێکرا. عەقید ڕەجەب عەبدولمەجید یەکێک بوو لە دەستەی باڵای ئەو ئەفسەرانەی شۆڕشی 4 تەمووزیان کرد و لەو لەشکریە خاوێنانە بوو کە عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارف کردیان بە نیشانی سوکایەتی پێکردن و لە حکوومەتی شۆڕشی 4 تەمووزدا پایەیەکی لاوەکیاندایە و لە سەردەمی ئەواندا لە هیچ بەرپرسیەک بەشداری نەکرد و وای بە باشتر زانی خۆی خانەنشین بکە و لە ماڵی خۆیدا گۆشەگیر ببێ. لێک نزیک کەوتنەوەیەک لە نێوان ناجی تاڵیب کە نەتەوەییەکی ناسری بوو جاشەکانی 66دا پەیدا ببوو. بۆیە ئەمانش کەوتبوونە پێش بڕکە کە لەخۆ بە عارە پیشاندان و کارکردن بۆ عروبە لە نەتەوەچی عەرەبەکان خۆیان زیاتر. لە کاتێکدا کە هەمووی ساڵێک نەبوو لە پارێزگاری شای ئێرانی دوژمنی نەتەوایەتی عارەب کە عەبدولناسر نوێنەری بوو گەڕابوونەوە. بارودۆخ لە ماوەی نێوان بەیانی 29 حوزەیرانی 1966 و کۆدێتای حەڤەی تەمووزی 1968دا. پاش بە هیچ دەرچوونی نەخشەی تەوەکەلت عەلە الله و دەرچوونی بەیانی 29 حوزەیران شەڕ بە تەواوی وەستا. بەڵام تا کۆدێتای حەڤەی تەمووزی 1968 نیشانی دیاری بارودۆخەکە ئەوە بوو کە جاشەکانی 66 بە ئاشکرا لە مەیداندا بوون. ئەمانە لای حکوومەتە یەک لە دوای یەک هاتووەکان قەدر و قیمەتێکیان هەبوو، زیانیشیان بە تایبەتی لە شارەکاندا زۆر و گەورە بوو. ئازادی تەواویان درابووە و بارگایان بۆ کرابووە و دەستدرێژیان بە تایبەتی بۆ سەر ئەندامانی پارتی و خزم و کەسوکاری پێشمەرگە بوو. وەک پێشتریش باسمان کرد باکردەوە ببوون بە چاو و گوێ و جاسوسی کاربەدەستانی حکومڕانی ناوخۆ و
هەمان ئەرکیان بۆ دەبینین کە وەکیلەکانی ئەمن و مخابراتی دایانبینی و لەم وارەدا دەستیان بە تەواوەتی کرابەوە و دەستی تاوانباریان بۆ کوشتنی ئەندامە چالاکەکانی پارتی لە شارەکاندا درێژ دەکرد. لە لادیەکانی شچەتەکانیان لە مۆڵگەکانی سوپاوە دەردەچوون و دایاندا بەسەردەی هاتەکانی دەور و پشتدا و تاڵان و چەپاویان دەکردن و ئاگریان بەردەدایە ماڵی خەڵک و خەڵکیان دەکوشت و دەگرت و کە لێ دەبوونەوە دەچوونەوە پەنای مۆڵگەکانی سوپای حکوومەت. ئەمانە بەڕاستی بوون بە مای سەر ئێشەی شۆڕش و ڕژێم لەم ڕۆوە کەڵکی زۆری وەرگرت. ئەم چەتانە لە پەنای حکوومەتدا کردەوە گەلێکیان دەکرد کە نە سوپا و نەجاشە کۆنەکان هیچ لایەکیان نەیان دەکرد. بەم جۆرە چالاکیەیان هانی حکوومەتیان دەدا پێش لەو گفت و پەیمانانە هەڵکە کە پێشتر لە بەیانی 29 حوزەیراندا لە ئەستۆی خۆی گرتبوون و بوون بەمایی سارد و سڕی حکوومەت لە جێبەجێکردنی بەیانەکەدا کە هاوسۆزی توندی خۆشیان بۆ ڕەگەزەنەتەوە چی عارەبەکانی عێراق دەردەبڕی کە بەدیمەن پڕ و پاگەندایان بۆ بیر و بۆ چوونەکانی نەتەوەیە ناسڕیەکان دەکرد لەبارەی نەتەوەی عارەبەوە. ئەوەندەی تر پایە و پلەیان لای دەسەڵات بەدەسانی ڕژێمەوە دەستگیر دەبوو. دەچوون دایان خستە مێشکی حکوومەتەوە گوایە بارزانی هەڵوێستێکی دژی ئاواتەکانی عارەبی هەیە کە دایانەوێ ببن بە یەک و نایانوێ عارەبە و کورد لە یەکەوە نێزیک بن چونکە هاوپەیمانی ئێران و دۆستی پەیمانی سنتۆیە. مایی داخ و خەفەت بوو ئەوانە بوون بە تەگەرێکی قورس لە بەردەم ڕاپەڕینی شۆڕش بەرەو گۆڕەپانی ئازادی نەتەوەی کوردان.